دوای تەوابوونی لێکۆڵینەوە لە دۆسەی سێوان قادر ئەمڕۆ ڕێکەوتی 22 چوار دادگای لێکۆڵینەوەی سلێمانی یەک بڕیاریدا بە ئیفرازکردن و داخستنی پەڕاوی لێکۆڵینەوەی تۆمەتباری دووەم بە ناوی سینمیم وە لەبەر نەبوونی هیچ بەڵگەیەکی یاسایی و هیچ بەڵگەیەک نەبوو لە دژی تۆمەتبار بۆیە پاڵپشت بە مادەی سەوسی بڕگەبا دادگای لێکۆڵینەوەی سلێمانی ئەمڕۆ بڕیاریدا و هەم بە داخستنی پەڕاوەکەی و هەم بە ئیفرازکردنی تۆمەتباری ناوبراو لەبەروی هیچ بەڵگەیەک لەبەروی لە کاتی لێکۆڵینەوە لە سەرەتای لێکۆڵینەوە هەتاکو کۆتای هیچ بەڵگەیەکی ئەوتۆ دژی تۆمەتباری ناوبراو نەبوو کە دەستێک یاخود پەیوەندیەکی بەو تاوانەوە هەبێت کە قابلیەتی ئەوە بێت کە هەواڵە بکرێت بۆ دادگای تایبەتمەند بە مەبەستی دادگایکردنی بۆیە ئەمڕۆ دادگا خۆشبەختانە وە بڕیارێکی بوێرانە و بڕیارێکی عادیلانی دەرکرد و بڕیاریدا بە ئیفرازکردن و داخستنی پەڕاوی تۆمەتباری دووەم سینمی بەڵێ بەهۆی ئیخساسی مەکانی خۆی هەر تاوان یاخود جەریمەی لە هەر کوێ ڕووبدا پێویستە دادگای لێکۆڵینەوەی ئەو شوێنە لێکۆڵینەوەی تیا بکات دوای ئەوەی کە دادگای لێکۆڵینەوەی چەمچەماڵ دەستی کرد بە لێکۆڵینەوەیکی بێلایەنەیەکی ئەنجامەدا بەڵام کە سوکاری تاوان لێکرا و سێوان قادر داوای گواستنەوەی پەڕاوەکەیان کرد لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی بۆ دادگای لێکۆڵینەوەی سلێمانی یەک دوای ئەوە دادگای پێداچوونەوەی کوردستان بڕیاریدا دۆسیەکە بگوازرێتەوە بە مەبەستی تەواوکردنی لێکۆڵینەوە لە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی یەک و لە دوای ئەو بڕیارە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی یەک کە لەسەر داواکارانی بە مافی کەسی سکاڵەکانان بە مافی کەسی و کە لەلایەن دادگای پێداچوونەوەی هەرێمیش دوا بڕیار درا کە لەوێ لێکۆڵینەوەی تیا بکەن دادگای لێکۆڵینەوەی سلێمانی یەک بڕیاری دەستبەکار بوو و لێکۆڵینەوەی لەم پەڕاوەیە و بە شێوەیەکی بەردەوام لێکۆڵینەوەی تیا کردو و لە کۆتاییە گەشتە ئەو بڕیارەی کە تۆمەتبار سینمیم هیچ پەیوەندیەکی بە تاوانەکۆ نیە و بڕیاریدا بەداخستنی